خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەمڕۆ پێنجی سێ یادی ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان بوو کە دەستپێک لە شاری ڕانیە بوو. یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆیان دەڵێن ڕابەرایەتی ڕاپەڕینیان کردووە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ بە کەرنەڤاڵێکی جەماوەری گەورە و بە ئامادەبوونی سەرۆکی ئەو حەزبە و ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕانیا بەشدار بوون. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێ گوتی داوای لێبوردنتان لێکەم و سەرەتا بەشێکی مەبەستەکەم هاتنی مەبەستی هاتنەکەم بۆ داوای لێبوردن بوو. دوزار کۆمەڵێک پەیامیدا کاردانەوەی قسەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕانیە چی بوو؟ ئەم شەو لە پانۆراما چاوتوێ دەکەین بە ئامادەبوونی بەڕێز پۆڵا سیروان تاڵەبانی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ جەناب. ئەکید بەڕێزیشتان لە ڕانیە بوون. بێگومان سەرەتا ئەوەی کە سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی وتی من هاتووم و مەبەستی هاتنەکەم بەشێکی بووە کە هاتووم بەڕاستی داوای لێبوردن لە خەڵکی ئەم داوای لێبوردنە مەغزا و ڕەهەندی پشتی ئەم بابەتە چی ینی بۆچی داوای لێبوردن لەسەر چی؟ بەڵێ زۆر سپاس. سەرەتا پێم خۆشە پیرۆزبایی یادی 32 ساڵەی یادی ڕاپەڕی دەمەزنەکەی گەلەکەمان دژی ڕژێمی دیکتاتۆری باسی خوێنڕێژ ڕژێمی تاوانکار دەرحەق بە گەلەکەمان کە لە شاری دەواازەی ڕاپەڕینەوە ئاهەنگی ئەو چەخماخە و ئاهەنگی سەرکەوتنی ئەو ڕاپەڕینە لێدرا و دواتر خەڵکی قارەمانی شارەکانی سلێمانی و کەرکووک و دوهۆک و گەرمیان و شارە زور و هەموو ناوچەکانی تری کوردستانیش قارەمانەنە ڕاپەڕین دژی ستەمی بەعس و دژی داگیرکەرانی کوردستان و لە نەتیجە بینیمان ئەو ڕژێمە لە کوردستان دەربە دەرکرا و خەڵکی کوردستان لە دوای ئەنفال و ئەو هەموو کارە ساتانەی بەسەری هات کیمیا باران و ڕاگواستن وانە بە چاوی خۆی بینی دوژمنەکانی ڕەوانەی دۆزەخکران و ڕەوانەی زەبڵدانی مێژووکران. بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان و وەکو بزوێنەر و ڕێکخەر و داینەمۆی ئەو ڕاپەڕینە خۆی بەخاوەنی هەتا ئەمڕۆژ خۆی بەخاوەنی ڕاپەڕین و پەیامەکان و ئامانجەکان و هەموو دروشمەکانی ڕاپەڕین شەزانەیە کە دروشمی ئەساسی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. بۆیە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ وەکو جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی ئاماژە پێدا یعنی لە یەکێتی نیشتیمانی کوردستان تموح و ویست و ئارەزووی بۆ خزمەتکردنی خەڵک بۆ خزمەتکردنی هەموو ناوچەکان بە تایبەت ئێمڕۆی کە ئێمە باسی دەواازەی ڕاپەڕینەکەین باسی ناوچەی ڕاپەڕینی قارەمانەکەین کە لە شۆڕشی نوێی گەلەکەمانەوە لە هەموو شۆڕشەکانە ڕۆڵێکی مێژوو و کاریگەریان بینیوە لە ڕاپەڕینیش ڕۆڵی پێشەنگ و سەرمەشقیان بینی بۆ هەڵگیرسانی ئاگری ئەو ڕاپەڕینە. یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بەوە بینێ کە خۆی بەخاوەنی ئەو خەڵکە و ئەو سنوورەی شەزانێ و هەموو ناوچەکانی تری کوردستانیش کە تموحی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە کاری باشتر و خزمەتی زیاتر و بەرنامەی چاکتر بۆ بژانەوەی ئەو ناوچانە و بۆ خزمەتکردنی کەسوکاری شەهیدان بۆ خزمەتکردنی گەنجان بۆ خزمەتکردنی هەموو چین و توێژەکان دابینکردنی ژیانێکی شایستە و شەریفمەندانە بۆ ئەو خەڵکانە کە شیاوی ئەو خەڵکە تێکۆشەرە ئەو خەڵکە قارەمانە بێ کە ئەو تموحی ئێمەیە کە ئەوە بەداخەوە کە تا ئێستا دیارە بەهۆی کۆمەڵێک ئەحداس و بارودۆخ کە لە دوای ڕاپەڕین هاتۆتە ئاراوە ئەویش بەشێک لەو ئۆباڵی ئەو وەزع هەڵەگرێ بەڵام بەشێکشی بەڕاستی کەم تەرخەمی لە ئەدای حکوومەت و شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان بووە. ئەمە داوای لێبوردنەکە بۆ ئەوەیە کە زانن ناوچەکە و پێویست خزمەت نەکراوە. بێگومان باشە یەکێکی تر لە پەیامەکانی مەسەلەن یەکێتی بۆوە پەنجەی تۆمەتی بۆ درێژەکرێت کە ئێوێ زۆنی سەوز و زۆنی زەریان دوو ئیدارەی تۆخکاتەوە. ئەوەی کەم ڕۆ سەرۆک بافڵوتی وتی ئێمە واز لە زۆنی سەوز و زەر بێنن یەکێتی خاوەنی هەموو کوردستانە. ئەمە لێکدانەوە تەفاسیلی و بابەتە چی بوو؟ بێگومان ینی دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە کردەوە و بە هەڵوێست و بە فعلی سەرمانوێتی کە
ئەو ئەمە شیعار نییە، ئەمە ئیرادەی یەکێتی و یەکێتەکانە لە هەر چوار پارچەی کوردستان داکۆکی کاری سەرسەختی خەڵکی کوردستان بوونەوە هەمیشە پێشەنگ بوونە بۆ ئەوەی کە بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کورد بۆ دروستکردنی تەبایی و یەکریزی و پێکەوە کارکردن و پێکەوە داکۆکیکردن لە مافەکانی میلەتەکەمان هەمیشە بڕوامان وا بۆ ئێمە پێکەوە ئەتوانین کاری باشتر بکەین پێکەوە ئەتوانین باشتر بەرگری لە مافەکانی خەڵکی کوردستان بکەین و بۆ نمونەش هەر بۆ نمونەی ڕاپەڕینەکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێکهێنەر و ڕێخۆشکەر بوو بۆ دروستکردنی بەرەی کوردستانی کە بەرەی کوردستانی ڕۆڵێکی گرنگی بینی بۆ ئەوەی کە هێزە کوردستانیەکان پێکەوە تواناکانیان یەکخەن بتوانن ڕاپەڕینێکی سەرکەوت و ئەنجام بدەن ئەوە نمونەیەکی لەو هەوڵانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕنگدانەوەی زۆر باشی هەبوو لەسەر ژیانی خەڵکی کوردستان و تا ئەمڕۆژ یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی هەر چوار پارچەکەی کوردستان ڕۆڵێکە کە هەمیشە ڕۆڵی پێشەنگە ئەبینین لە ڕۆژئاوا لە باکوور لە کوردستانی بڵێ خۆشمان لە باشوور کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە داکۆکی کەرە لە ڕێخستنی ناوماڵی کورد لە یەکخستنەوەی ناوماڵی کورد و مەسلەی ئەمەی کە پێڵێن زۆنی زەرد و زۆنی سەوزوانەیش بەڕاستی ئێمە هەمیشە لەگەڵەوە بووینەکە ئەم دەستەواژانە بسڕێتەوە و کوردستان هەمووی پێکەوە یەک حکومڕانی بەڵام حکومڕانیەکی تەندروست بەڵا حکومڕانیە کە عەدالەتێکی تیابێ کە بۆ هەموو خەڵکی کوردستان بێ کە حکومەتی هاوڵاتی بێ وەکو یەک خزمەتی هەموو ناوچەکان بکە خزمەتی هەموو شارەکان بکە و بتوانێ بە شێوەیەک هەموو خەڵکی کوردستان ئەو حکومەتە بە حکومەتی خۆی بزانێ و ئێمە خۆمان بەخاوەنی ئەو حکومەتە ئازانین ینی بەڵام ئێمە تێبینیمان لە شێوازی کارکردن و ئەدا و بەو شێوازەی کە بەداخەوە کە ئەبینین حکومەت بارکەکانی خۆی بۆ خزمەتکردنی خەڵک بە شێوازی تەندروست هەڵناسێ ئەمە تێبینەکانی ئێمە ئەگەر یەکێتی لەگەڵ ئەوە بێ زۆن جیاکاتەوە یان ئیدارە جیاکاتەوە یان کار بۆ ئەو بکا کە ئەو بابەتە تۆخکاتەوە جارێکی کتاب بگومان ڕەنگە کارێکی قورس نەبێ شتوانیت بیکەین بەڵام ئێمە نامانەوێت بیکەین ئێمە وەکو بە جەنابتم وت خۆمان بەخاوەنی حکومەتە ئازانین و خۆمان بە داکۆکی کار ئەزانین لەو حکومەتە و لە هەموو دامەزراوەکانی حکومەتی هەرێمی کوردستان و مؤسساتی هەرێمی کوردستان و پارێزگاریکردن لە قواری هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو دۆخەکانە پێشەنگ بۆ لە پارێزگاری داکۆکیکردن و پارێزگاریکردن لە قواری هەرێمی کوردستان ئەو یەکێتی نیشتیمانی کوردستانە بە هەزاران شەهیدی داوە بۆ پارێزگاریکردن لەو قوارە بۆ دروستبوونی ئەو قوارێ بۆ بەردەوامبوونی ئەو قوارەیە و بە ئەرکی سەرشانی خۆشمانی زانین و ئەمڕۆژ جارێکی تر ئەو پەیامی تەبایی و ئاشتی و یەکریزیەی کە جەنابی سەرۆک کاک بافڵ جارێکی کە ئەمڕۆ لەسەر ستەیجی ئەو کەرنەباڵی ڕانیەوە جارێکی کە ئەو دەست پێشخەریەی کرد هیوادارین ئەم یادەمەزنەوە ئەم ڕۆژە ببێتە سەرەتایەک بۆ ئەوەی وەرچەرخانێک جارێکی تر لە پەیوەندیەکانی هەموو هێزە سیاسیەکانی کوردستانە دروست بێت. کاک پۆڵا مەسەلەنێکێکی تر لە وتەکانی سەرۆک بافڵەوە بوتی داوا لە پارتیەکەین بە ناوی هێنا دەستی ئاشتی و تەبایان بۆ درێژەکەین بەڵام ئەگەر نایکەن و بەنیازی شتێکی ترین خۆیان زەرەرەکەن یعنی تا ئێستا پارتی کاردانەوەی نەبووی لە دوانێکی نەبووە لەو بارێ بەڵام ئەم بابەتە بۆ ینی مەترسی هەیە کە پارتی نێتە پێشەوە یان بەنیەتێکی پاک لەو دەستە ئاشتیەشێتی تێنەگا. من پێم وایە ئێمە و پارتی لە هەرێمی کوردستانە ینی لە هەرێمی کوردستانە دوو هێزی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە دوو هێزی سەرەکین و پێکهێنەری حکوومەتن و لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە و لە عێراق شارۆڵێکی کاریگەر و گرنگیان هەیە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە و لە بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان شەکە پێکەوە کار بکەن بۆ باشتر داکۆکیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان و بۆ استقراری سیاسی بۆ هەموو ئەو بابەتانی کە پەیوەندی بە داهاتوو بە ژیانی خەڵکی کوردستانەوە هەیە تەبایی نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان گرنگە و من پێم وانییە ینی پارتی دیموکراتی کوردستان بتوانێت بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان حکومڕانی ئەم هەرێمە بکە یا ئیدارەی ئەم هەرێمە بکە لە هەمان کاتە یەکێتیش بۆ ئەوەی کە
ئاشتی و ئارامی لە هەرێمی کوردستانە هەبێەوە بۆ ئەوەی بتوانێت حکومڕانێکی تەندروست بکە لەگەڵ هاوبەشەکەیە کە پارتی دیموکراتی کوردستانە هەبێ پەیوەندێکی تەندروستیان هەبێ بەڵام ئەمە بە یەک لایەنە ناکرێ ئەم نیەتە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئەمڕۆژ کە لە پەیامەکەی کاک بەخڵا ئاماژەی پێدا یەکێتی نیشتیمانی کوردستان بە نیەتێکی پاک بە نیەتی خزمەتکردنی خەڵکی کوردستان بە نیەتی پاراستنی بەرژەوەندێ باڵەکانی خەڵکی کوردستان یەکێتی ئامادەی هەموو هاتنە پێشەوە و ئامادەی هەموو دەست پێشخەریەکە بۆ ئەوەی کە هەموو ئەو لەمپەرانە لابەرێ بۆ ئەوەی کە بوو بێ بە ڕێگر لە بینی ئەوەی کە ئەو تەباییە یان ئەو پێکەوە کارکردنە یان ئەو ئاساییکردنەوەی دۆخە بێتە ئاراوە یەکێتی ئامادەی هەموو دەربڕیەوە ئەمڕۆیش و پێشتریش لە چەند ڕۆژی ڕابردوو کە جەنابی سەرۆک لە هەولێر لەو جارێکی تر ئەوەی ئەعلان کرد کە ئێمە وەکو یەکێتی هیچ خەتێکی سوورمان نییە و ئامادەین بۆ گفتوگۆ و ئامادەین دانیشین بۆ لەسەر بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستان هەموو جۆرە گفتوگۆیەکەکەین بۆیە بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان نەک پارتی دیموکراتی کوردستان زەرەکە هەموو خەڵکی کوردستانیش زەرەکە ینی لە نەتیجەی ئەوەی کە وەک چۆنەڵێ ئەو تەعنوتی سیاسیە یان ئەو کە لە ڕقی سیاسیە ئەبێ نەمێنێ و ئەگەر بەرژەوەندی خەڵکی کوردستانمان بەلاوە گرنگە لەمڕۆ لەم دەست پێشخەریی کاک بافڵ لەم ڕۆژە مەزنەیە ئەبێ بە هەند وەربگیرێ و ئەبێ مەغزای ئەو پەیامە و گرنگی ئەو پەیامە و لەم بارودۆخە بەڕاستی ئەبێ ڕوون بێ و بە شێوەیە کە ینی ئەم هەلە بقۆزرێتەوە بۆ ئەوەی کە سوودی لێ ببینی. هەر لە کۆڕبەندەکەی هەولێر کاک بافڵوتی ئێمە مەسەلەن چاوەڕێی تەلەفۆنێکی مەسەلەن کاقوبات تەلەفۆنێکتان بۆ نەکردو ئەمە لێکدانەوەی زۆری لەبارەوە کرا یان وتی ئێمە ئامادەین هەنگاوێک بێنە پێشەوە دەهەنگاو ئەمانە لەلای هەندێک لە خەڵک پێیان وایە ئەمە خۆ بچووکردنەوەیە بەڕاستی بە خۆ بچووکردنەوە یان نیەت پاچێ لە پێناو خەڵکی کوردستان چونکە لە جوملێکیشە ئەڵێ لە دوای ئەم قسانەڵێ ئەمە دیسان ئامادەین باز بە حیزبەکەمان بدەین لە پێناو خەڵکی کوردستان ئەمانە بەڕاستی ینی حەزەکەم لە دامێکی مەکتەبی سیاسیشێتی پرسم کە بەڕاستی ئەمانەی کە سەرۆک بافڵ وتی خۆ بچووکردنەوەی یاخود نێتپاچیە ئەو نێتپاچی ئاوا لێکە درێتەوە بێگومان لە هەموو وەزایەکە کۆمەڵە خەڵکێکەیە کە شتەکان خراپ تەفسیرەکەنەوە بەکاری هێنن بۆ بەو شێوەیە کە خۆیانیانەوێ بە نیەتێکی خراپ مەسەلە لێرە تەلەفۆن و تەلەفۆنکاری نییە یان ئەوەی کە بەو شێوەیە کە تەفسیرەکرێ مەسەلە ئەوەیە کە نیەتی یان ئێرادەی پێکەوە کارکردن و هاتنە پێشەوە بۆ گفتوگۆ و بۆ چارەسەرکردنی کێشەکانە ینی مەسەلە ئێمە هیچ خۆبچووکردنەوەی تیانە وەختی خۆی جەنابی مامجلال کە چوو بۆ دوای کە پرۆسی ئاشتی لە کوردستان مامجلال خۆی ڕۆژ بە چەند کەسێکی کەمەوە چووە مەسی سەلاحەدین و لەوێ لەگەڵ کاک مەسعود کۆبوونەوەیان کرد و هەموو کێشەکانیان چارەسەر کرد و کۆتاییان بە هەموو شتەکان هێنا ئەو دەست پێشخەری جەنابی مامجلال ئەوە بچووکردنەوەی جەنابی مامجلال نەبوو ئەوە نەیکرد مامجلالی گەورە کرد لە بەرچاوی خەڵک لە ئاستی نێودەوڵەتی لە هەموو لای هەموو چین و توێژەکان ئەوە لە پێناوی بەرژەوەندێ باڵەکانی خەڵکی کوردستان لە پێناوی دروستکردنی کەشێکی ئارام لە پێناوی باشترکردنی ژیانی خەڵک ئینسان بۆ لە پێناوی میلەتەکەی خۆیان گەورەیە نەک بچووکیە ئەگەر هەر دە هەنگاو بڕیتە پێشەوە بەرامبەرەکەش تەنانەت هەنگاوێکیش بێتە پێشەوە بۆ ئەوەی کە ڕنگدانەوەی باشی هەبێت لەسەر خەڵک و لەسەر ژیان و گوزەرانی خەڵک بن پێم وایە ئەوە سەروەریە و گەورەیە نەک بچووکیە باش ینی وەکو وتت کاک سیروان ئێوە ئەمڕۆ باسیەوەتانە کرد کە نوێنەری هە چوار پارچەی کوردستان و زۆنتان ناوێ قوتی یەکێتی ئێستا ئەو قوتێ بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەمڕۆ جنابەت بینیت نمونەیەک لەو جەماوەرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە چەند بە جۆش و خۆشەوە بەدەم داواکاری یەکێتیەوە هاتن بۆ ئەو کەرنەڤاڵە و چەند بە جۆش و خۆشەوە چەند بە پەرۆشەوە بۆ یەکێتی و بۆ گەشانەوەی یەکێتی و بۆ بەرەو پێشچوونی یەکێتی هەمومان ئەمان بینی لە چاوی هەموو خەڵکەکانە یان لە ناو ئەو جەماوەرەکە گفتوگۆمان کردووە لەگە خەڵکە کە چەند پەرۆشن و چەند خەمخۆرن و چەند دڵسۆزن و ئەو جەماوەری یەکێتی کۆڵەکەی مانەوەی یەکێتیە من پێمان وایە ڕەنگە حەقیشیانە ئەو خەڵکە گلەیەکی هەبێ گازندەیەکی هەبێ لە سەر شێوازی وەکەوەی خۆمان پێشتر ئاماژەمان پێدا
خەڵک مافی خۆیەتی چاوی لە داهاتووی باشتر بێ، چاوی لە ژیانی شایستە بێت، چاوی لە داهات و خزمەت گوزاری و پڕۆژە و هەموو شتێک کاوانە مافی ئاسایی خۆیەتی. بەڵام لە هەمان کاتێ کە دێتە سەر یەکێتی جەماوەرە دڵسۆزەکە یەکێتی، ئەو تێکۆشەرانەی یەکێتی، پێشمەگە دێرینەکانی یەکێتی، کە سوکاری شەهیدانی یەکێتی، خارەمانەکانی شاخ و زیندانی یەکێتی، ئەمانە هەمووی بە پەرۆشەوە هەموو کاتێک کە کار بێتە سەر یەکێتی و بابەتی یەکێتی هەموو کاتێ ئامادەی هەموو قوربانیدانێک و وەکو ئەمڕۆژ بینیت ئەو جەماوەرە چی بە جۆش و خۆشێکەوە. من پێم وایە ئەمە لە ڕۆژانی داهاتووە لە چەندین شوێنی تر دووبارە ئەبێتەوە کە جەماوەری یەکێتی چەند بە پەرۆشەوە خەمخۆری یەکێتین و خەمخۆری ئەوەن و کە یەکێتی گەشە بکە و زیاتر بەرەو پێش بڕوا و سەرکەوێ و بەرنامەنوێیەکانی جێبەجێ بکە و ڕنگدانەوەی سیاسەتی تازە یەکێتی و جەنابی کاک بافڵ و قیادەی یەکێتی لەسەر جەماوەری یەکێتی زۆر بەوازحیدە. کاک پۆڵا ئێستا وێنانی لەسەر شاشەی کورسات نیوزن مەسەرن ئەو ئاپەڕە جەماوەری خەڵکێکی زۆری تا معاناتی ڕەنگە هەبێ، شارەکەی و پێی خزمەت نەکرابێ، نەک ڕەنگە باکیدی مەسەلەن وەک هەموو خەڵکی تر خەڵکی هەژاری تایە، گەنجی بێکاری تایە، بەڵام دوای ئێوە کە دوای یەکێتی دوای حەزبەکە و دوای ڕێبازە کەوتون، ئێوە لە معاناتی ئەو خەڵکە گەیشتووە بۆ ئێوە کە بیری لێ بکەنەوە کە بەڕاستی ئیتر بەس بێ قبول نەکەن و خزمەتێکی دیاری ئەو خەڵکە بکەن، خەڵکێک بۆ حەماسەتەوە دنیایەکتانەوتە شەری لە دراوە مەسەل ئەمڕۆ، بەڵام سەیری کە جەماهیرێک کۆبۆتەوە بەردەمی ئەو مایکۆستیجە. ئەو جەماوەرە خۆی بە خاوەنی یەکێتی ئەزانێ ما سەڕی مانەوە و لەسەر پێوەستانی یەکێتی سەرڕای ئەو هەموو موامرە و پلان و ئەو هەموو موامرانی کە لەسەری کراوەکە یەکێتی بەو شێوازەی ئێستا ماوە، ینی هەر هێزێکی تر وایە ئێستا پارچێکشی نەما بوو لەو هەموو پلان و ئامریکا لەسەر گێڕاوە، لەسەر ئاستی ئیقلیمی، لەسەر ئاستی ناوخۆیی، لە هەموو بە هەموو شێوازێک، بەڵام یەکێتی ماوە و ڕۆژ بە ڕۆژی یەکێتی بەهێزترە بێت بۆ ئەو جەماوەرە یەکێتی بە هین خۆی زانێ، ئەو کۆی تۆ خۆت ئاماژت پێدا سەرڕای گلەی و گازندە، سەرڕای هەموو شتێک ئەو خەڵکە بە پەرۆش و بەو جۆش و خۆشەوە دێت داکۆکی لە یەکێتیەکە و یەکێتی بوونی خۆی بە شانازیەوە ئەسەلمێنێ. ئەمە بەڕاستی سڕیمانەوە یەکێتیەوە، ئەمە بەرپرسیارەتێکی قورس یان ئەرکی قورسترە خاتە سەرشانی قیادەی یەکێتی و سەرۆکی یەکێتی کە و ئەمڕۆ خۆشی ئاماژەی پێدا کە ئێوە خاوەنی ئەم حزبن و ئێوە خاوەنی یەکێتی نیشتیمانی کوردستانن و ئێوە ئەبێ ئاراستی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن بۆ باشتر و باشتر. یەکێتی ئەمڕۆ لە دۆخێکی زۆر باشایە و ڕەنگە لە هیچ قۆناغێکا یەکێتی لە سەردەمی دوای سەردەمی جەنابی مام جەلال وەکو ئەمڕۆ یەکێتی یەک قەرار و یەک هەڵوێست و یەک بڕیار و یەک دەنگ و یەک مووقیف نەبوو بێ. بۆیە ینی ئەمە جێگەی دڵخۆشیە، بەڵام ئێمە ناڵێن ینی لە 100% هەموو شتەکان ئەمە کەرکی زۆرتر و کاری زۆرترمان لە پێشە و ئەم وەکو پێشیش ئاماژەم پێدا ئەوەی ئەمڕۆ جەماوەرەی کە بینیمان ئەرکی زیاتر و بەرپرسیارەتی قورسترە خاتە سەرشانی یەکێتی بۆ ئەوەی کە بتوانێت باشتر و زیاتر خۆی کۆکاتەوە باشتر خۆی ئامادە بکە و باشتر ڕیزەکانی خۆی تۆکمە بکە بۆ داهاتوو بتوانێت ژیانی شایستەتر و باشتر و داهاتووی گەشتر بۆ خەڵکی کوردستان بەدەست بێنێ. کاک پۆڵەکەواتە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هەم ئەوێ ڕیزەکانی خۆی ڕێخاتەوە، بەڵام مەسەلەن نیەتێکە بیندرێ لە لایەن پارتیەوە کە دەست لە پشدانی کۆمەڵی خەڵکە کە پەیوەندیان بە یەکێتی و نییە و یانەوێت دەستکاری ناوماڵی یەکێتی بکەن، لەو ڕۆ یەکێتی هەڵوێستی چییە بێ؟ ئەوە کارێکی خراپە بەڕاستی دەستوەردان لە کاروباری تەنها یەکێتی زەرەرەکە لە مۆزوعە نەخێر. بێگومان ئەگەر لایەنێکی سیاسی دەست بخاتە ناو کاروباری لایەنێکی سیاسی ترەوە حتمما بەنیەتێکە کە بە نیەتی ئاژاوە و تێکدان و ئەوانەیە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هیچ کەسێکی قبول ناکات دەست بخاتە ناو کاروباری ناوخۆی حزبەکەیەوە و یەکێتی خۆی خاوەنی قەراری خۆیەتی، قیادەکەی، وەکتەبی سیاسیەکەی و سەرۆکەکەی و جەماوەرەکەی و کادر دڵسۆزەکانی ئەمانە خاوەنی یەکێتین و بڕیاری یەکێتیەدەن و ناوماڵی یەکێتی ڕێکەخەن و خۆیانیش خاوەنی قەرارن. بۆیە لە هیچ کەسێک لە دەرەوە یەکێتی قبول ناکرێت دەست بداتە بڕیار دەست بخاتە ناو بڕیارەکانی یەکێتیەکان و هەوڵ بدا وەکو عەرە بەڵێ لە ئاوی لەڵا ڕابکە. باشە کاک فازڵ میرانی نەفسراوی دەستەی کارژێڕی مەکتەبی سیاسی پارتی کۆمەڵێک گوتەی وت مەسەلەن ئێوە پێتان وایە ئەمە دوای ئەمڕۆ ڕوونکردنەوەیکی داوەڵێ قسەکانم تەفسیری ینی غەڵەتی بۆ کراوە ئەوانە
ئێوە پەیامە وەکو پارتی وەرەگرن پێتانەوە بۆ پەیامێکە لە پارتیەوە بۆ ئێوە هات یاخود ڕێی شخصی مثلەن یان تجروبەی سیاسی کاک فازڵ میرانی وەکو شخص؟ ئێمە هیوادارین ئەوە ڕێی کاک فازڵ خۆی قسەکانی کردو وەکو خۆی کردوێتی وەکو ڕێی پارتی بە بەیانێکی فەرمی پارتی دەرنەچوو تا وەکو ئێمە بڵێن ئەمە ڕێی فەرمی پارتیە، بەڵام وەکو ئاماژەم پێکرد دەستوەردان لە کاروباری ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لای یەکێتی هێڵی سوورە و قابلی قبول نییە کەس دەست بخاتە کاروباری یەکێتی نیشتیمانی کوردستانەوە، بۆیە هیوادارین کەس بیر لەوە نەکاتەوە کە هەوڵدا لە ناوێکێتی بە جۆرێ لە جۆرەکان خەڵکی بەکاربێنێ یا ئاژاوەیەک بنێتەوە یان ئەوە کاتچکە ئەمە قۆناغانەمان تێپەڕاندووە و ناوماڵی یەکێتی ئەو نەتۆکمەوە بەهێزە هەموو ئامرە و پلانێک لە گۆڕنێ. ئێستا بەڕاستی پێت وایە لە ناوێکێتی خەڵک تااقەتی ئەوی مابێ مثلەن بە دوای ئەو هەموو کێشە ناوخۆیانەکەوێت لە کاتێکە خەڵک خزمەتیەوێ خەڵکیێتی تۆکمێوێ لە 2009 حەزبە هەر ئەسڵەشێندرێت یعنی تاکەی بەز نەبێت مەسەرەن ئەو جەماوەرە ماندوو بکەن ئەو خەڵکە دڵسۆزام کە سوکاری شەهیدان پێشمەرگە دێری نانە کاک بڵە هەر بەڕاستی کاتی ئەوە نیە ستۆپێک بۆ شتانە دابدرێ هەر 2 ساڵ جارێک و ڕاستلەشینێک لەو حزبە دروست دەکرێت بێگومان ینی وەک پێم وتی ئەو پێشتر کاکزانە یەکێتی کۆمەڵی کۆڵەکەی زۆر بەهێزی هەیە کە ئەو چین و توێژانەی یەکێتین کە باسمان کردن ئەمانە سڕیمانەوەی یەکێتین بەڵام بەداخەوە ینی هەموو کاتێ ئەو خەڵکانی کە زەرر و ئازار بە یەکێتەکانە گەێنن یان بە جۆرێ لە جۆرەکان ئەبنە هۆی پشێویەک یان لێکترازانێک شتێک لە ناو یەکێتی هەمیشە هەوانە خەڵکێک بوونە بیانی بەداخەوە ڕەنگە بەرژەوەندی خواز یان خەڵکێک ئەتوانی ناویان بنەی لە پێناوی بەرژەوەندی و مەسلحەتی خۆیان بووە ئینا هیچی لە پێناوی فکری سیاسی و ململانی سیاسی و ئایدۆلۆژیای سیاسی نەبووە. ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەبادی و بیر و باوەڕ و لە بابەتی نەتەوایەتی و کوردایەتی هەموو ئەو بابەتانە یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمەکانی هەمووی پێشەنگە و هیچ هێزێک نییە لە هەرێمی کوردستانە لەسەر ئاستی چوارپارچەی کوردستان شە بتوانێت مزایدە لەسەر یەکێتی بکە لەسەر بابەتی مەسائلی نیشتیمانی نەتەوایەتی داکۆکیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان لە هەموو ئەوانە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ماوە سەرڕای ئەو هەموو ئەوانەی کە جەنابەت باست کرد یەکێتێک ڕەسەنەکان یەکێتی دڵسۆزەکانن کە دەستیان پێوە گرتووە و دەست بەرداری نابن و داکۆکی لێ ئەەکەن و تا ئاستی شەهید بوونیش ئامادەن لە پێناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە خۆیان بۆکەن بە قوربانی. بۆیە یەکێتی تا ئەو جەماوەری هەبێتە ئەو خەڵکە تێکۆشەری هەبێتە ئەو دڵسۆزانی هەبێ بە هەموو خەڵکان ناڵێم کە لە چاوەڕوانیدان بۆ کەوتنی یەکێتی ئەبێ بەو ئاواتەوە سەر بنێنەوە کە مەرگی یەکێتی ببینن چکە یەکێتی کۆڵەکەکانی ئەمەە بەهێزن ئاستەمە کێوەکان وەکو جنابی مام جەلال وتی سەفین لە بن بێ یەکێتی لە بن نایە. کاک پۆڵایانی شتێکی تر هەیە بەڕاستی خەڵکێک هەیە بە ئاشکرا مەسەلەن حزب ئەزانێ خیانەتی لە یەکێتی کردووە و معلومەی یەکێتی دزە پێ کردووە و یەکێتی جێهێشتووە مەسەلەن لە نووسینەکانی یەکێتی هێشتا ئەوان ئەڵێن یەکێتی ئەجێڕینەوە سەر ڕێبازی مام ینی خەڵکێک هەیە وەکوتە مەسەلەن ڕەنگە ئەمڕۆ لەو کردنەڤاڵی ڕاپەڕینیان لە ڕۆژانی داهاتوان دەنگدەر و پاڵپشتیکاری یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو جەناب بەنە بە کۆڵەکە ناوت بردن دینارێکی لە جیرفانیە خەڵک لە سایەوە یەکێتی بۆ بەخاوەنی 7 ملیۆن دلار و دزەشی بە معلوماتی یەکێتی کردو ئێستاش ئەڵێ من ڕێبا ئەبێ یەکێتی بگەڕێنەوە سەر ڕێبازی مام بەڕاستی ینی ئەمانە قسەی تۆ چیە لەسەر ئەم جۆرە کەسانە؟ ئەنی کەسێک خیانەتی کردووە مەسەلەن معلوماتی دزە پێ کردووە جاسوس بە ناو حەزبەیە دوور خراوەتەوە ینی بۆ بێگومان ینی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێباز لە پیرۆزەکەی خوێنی شەهیدان ڕێبازی جەنابی مام ڕێبازە ڕاستەقینەکە کامێ ڕاستەقینەکە ڕێبازی مام جەلالە ئەو ڕێبازەیە کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان پەیڕەویەکە بە سەرۆکایەتی کاک بافڵ تاڵەبانی و ئەو سەرکردایەتی و مەکتەب سیاسیە هەڵبژێراوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ زۆر بە لە خۆبردووانە هاتووە شانی داوەدە بەر بەرپرسیارەتی وەکو ئەمڕۆ کاک بافڵ ئاماژەی پێدا یەکێتی ئێستا کاری حکومەت شەکە 2 ساڵە حکومەت دەستبەرداری ئەم ناوچانە بووە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە شانی داوەتە بەر بەرپرسیارەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بۆتە هۆی مانەوەی زانکۆکان و خەستەخانەکان و هەموو ئەو ڕۆژانەی کە ڕۆژانە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە بۆیە
یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی لە بەرپرسیارەتی نادزێتەوە و هەموو کاتێکیش خۆی بە بەرپرسیارە زانێ بەرامبەر بە خەڵکی کوردستان لە هەموو ناوچەکانی کوردستان بە پارچەکانی تری کوردستانیشەوە. بۆیە ینی من پێم وایە ڕێبازی مام جەلال لە گەشە پێدانی ڕێبازی مام جەلال لە تەواوکردنی ڕێبازەکەیەتی لە جوانکردنی ئەو ڕێبازەیە لە تەواوکردنی ڕێگای شەهیدەکانە لە خزمەتکردنە بە کەسوکاری شەهیدان لە خزمەتکردنە بە خەڵکی کوردستانە بە هەموو چوین و توێژەکان لە دابینکردنی داهاتوویەکی گەش و جوانە بۆ نەوەکانی داهاتوو لە داکۆکیکردنە لە مافەکانی خەڵکی کوردستان لە دابینکردنی ژیانێکی شایستە و شیاوە بۆ خەڵکی کوردستان ئەمانە درێژە پێدانە بە ڕێبازی مام جەلال. درێژە پێدان بە ڕێبازی مام جەلال ئەوە نییە تۆ بڕۆی لەگەڵ ڕێزما وەکو خۆت ئاماژەت پێدا ببی بە جاسووسی ئەو بۆ بەرژەوەندی و بۆ مەسلحەت و بۆ مشتێپارە خۆت ئەوە بکەی لەم لاوەلا. ڕێبازی مام جەلال ڕێبازی ئەو هەموو شەهیدە قارەمانەیە ڕێبازی ئەو تێکۆشە بەڵام خەڵکی پێچاواشاکەن مەسەن لە سۆشیال میدیا لە شوێنێک گوسن من پێم وایە خەڵکی کوردستان ئەمڕۆ زۆر وشیارە و زۆر باش خەڵک ئەناسێ و زۆر باش ئەتوانێت تەقیمی سیاسەتی خەڵک بکە و ئەدای خەڵک بکە و ئەمڕۆ ئەو جۆش و خۆشەی ئەو جەماوەرە یەکێتی بینیت ئەوە نەتیجەی ڕنگدانەوەی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر جەماوەرەکەی. کاک پۆڵا تا ڕادەیەک مەسەلەن هەرچەندە ڕەتان کردوەوە زۆن بەڵام ئەو شوێنێکی یەکێتی تێدا باڵا دەستە وەکو پێشوو ئیداری پێشووی سلێمانی ئەتوان بڵێن لە ئێستاە تۆکمەیەک یان خۆڕ ڕێخستنەوەیەکتان هەیە یاخود پەرش و بڵاون وەکو یەکێتی نیشتیمانی بەڵێ بێگومان بەڵێ من پێشووی شاماژەم پێدا یەکێتی ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر یەک دەنگە یەک هەڵوێستە یەک بڕیارە یەک قەرارە و هەموو ئۆرگانەکانی یەکێتی لە سەرۆکی یەکێتی بۆ مەکتەبی سیاسی بۆ سەرکردایەتی لە هیچ کاتێکا وەکو ئەمڕۆ یەکگرت و یەک هەڵوێست و بێکێشە نەبووە. مەسەلەن باسی هەڵبژار نەکری شتی لە هەڵبژار نەترسێت یاخود متمانی بە جەماوەرەکەیەتی و ئەتوانێت مەسەلەن زۆر جار ئەڵێن نیچێتی لە هەڵبژار نەترسێ و ناتوانێت بچێتە پرۆسی هەڵبژارنەوە متمانی بە دەنگدەرەکانی خۆی نییە. ئێوە دڵنیان لەوەی کە ئەگەر لە بەرامبەر پارتیا مەسەلەن هاوتەریب نەبن هێزی دووەمە بن. ئێمە لە هەڵبژاردننی پێشوشە هەمان بەیت و بالۆرە و قەوان لێدرایەوە لەوەی عێراق خەوتیان یەکێتی ئەشکێ و ئەکەوێ و ئەو وەزعی ناوخۆیەتی و ناتوانێت کورسی بەدەست بێنێ و یا چەند کورسێکی بەدەست بێنێ و کۆتایی پێدێ بینیشمان بەعکسەوە جەماوەری یەکێتی چۆن شانیدایە بەر ئەو انتخاباتە و چۆن کاریان کرد بۆ سەرخستنی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و توانیشمان سەرکەوتنی باش بەدەست بێنی. ئەمڕۆژ بە هەمان شێوە ئێمە سیقەمان بە خۆمانە و سیقەشمان بە جەماوەرەکەمانە و ئێمەین خاوەنی دەست پێشخەری بووین لەم ڕۆژانی ڕابردووە بۆ ئەوەی کار بکرێ بۆ بەپەلە لەمپەرەکانی بەردەم ئەوانەی کە بۆ هەڵبژاردن دروست بووە لا ببرێن بۆ ئەوەی زوو دەست بکرێ بە کارەکانی ئامادەکاری بۆ هەڵبژاردن. ئێمە لە هەڵبژاردن نەترساوین و ناترسین بەڵام ئێمە پێمان وایە ئیترە قۆناغە بەسەر چوو یعنی بە فرتوفێڵ و ئەوانە هەڵبژاردن بە هەندێک شێوازی بەداخەوە کە ڕەنگە خۆش نەبێ لێرە ئەی بکەین ناوی بڵێن بەڵام ئیتر کاتیەوەی هەڵبژاردننی شەفاف و ڕازگۆیانە و پاک بە کۆمەڵێ پێوەری ستانداردی جیهانی بکرێ هەڵبژاردنیە کە خەڵک بتوانێت دەنگەکەی پارێزراو بێ کە خەڵکی هەموو ناوچەکان بتوانە بە ئازادانە دەنگ بن کە خەڵکی ئەم لاولا نەهێنرێ و بخرێتە سنووقەکانەوە پڕکرێەوە ئەمانەوێ سجلی دەنگدەران پاکرێتەوە ئەمانەوێ هەموو خەڵکی هەموو ناوچەکان بتوانن نوێنەرەکانی خۆیان هەڵبژێرن ئەمانەوێت پێکهاتەکان نوێنەری ڕەسەنی خۆیان هەڵبژێرن وەکلەوەی خەڵکیان بۆ تەعینکەی وەکۆی جارانی تەشریعی و تەنفیزەکەی زمانی بەعزکە خەڵکی دانا بە ناوی کوردەوە و دەمە نوێنەری کوردە ئێمە ئەمانە کۆتایی پێبێ ئەمانەوێ هەڵبژاردنێکی پاک و بێگرت بکرێت کە بە پێوەرە جیهانیەکان لەژێر چاودێری ڕێکخراوەنەوە دەوڵەتیەکان و تێدا خەڵک ئازادانە دەنگی خۆی بدا ئینا ئەگەر ئەوانە بکرێت ئێمە هیچ کێشەیەکمان نییە هەفتەی داهاتوش هەڵبژاردن بکرێت بەڵام بە شێوازێ بێ کە خەڵک دڵنیا بێ کە هەڵبژاردنێکی پاک و نزیه و پێگەردە. پێت وایە لە کوردستانەوە ڕوئەدایان ئەبێ ڕوو بدات بۆ هەڵبژاردنێکی پاک و نزیه و بێگەردە هەبێ ڕوو بدا و هەڵبژاردن ئەبێ سجلی دەنگدەران نوێ بکرێتەوە ئەبێ یاسای کۆمسیۆن کارا بکرێتەوە یان هەموار بکرێتەوە ئەبێ ئەو کۆمسیۆنە سەر لە نوێ دروست بکرێتەوە ینی ئەو بابەتانەی کە کێشن لە بەردەم بابەتە تەکنیکیانە کە ئەوانە ینی بەداخەوە ئەتوانرێ زۆر بە ئاسانی ئەگەر ئەوە نەکرێ
ڕێک نەخرێتەوە یان ئەو بابەتە تەکنیکیانە حل نەکرێ وەکو هیچمان نەکرد بێت. زۆر باشە ئەو زۆنە کاک پۆڵا تا ڕادێک دوو محافظە و دوو ئیدارە ڕوبەڕووی ئابلوقی بنوم شێ ڕابردوو لە ڕانیە بوو مەسەلەن چوار بەڕێوەبەری گشتی سێ بەڕێوەبەری گشتی و سەرپەرشتیاری ئیدارە میوانی بەرنامەکە بوون و ژمارەی گەنج قسەیانە کرد وتیان ئێمە تەواو گەیشتنوتە قەناعەت کە لەسەرەوە شارەکەمان ئابلوقا دەرەوە سزا دەدرێ مەسەلەن سلێمانی واڵێ وەڵا بجە چووم لەوێ بەرنامەم کردووە ئاڵێ گەرمیا با باشەوە بەڕێز پێشتر بەرپرسی مەڵبەندی گەرمیا بووی یەکێتی بۆ ئەو پلانی چیە بەڕاستی مەسەلەن ئەوە پەیامەکە گەیشت کە تەواو ئێرە سزا ئەدرێ ئایا هەر چاوەڕێەوەکەن پارتی لەگەڵتان بێتە پێشویان خۆتان پلانێکتانە بێت ئێمە هەڵوێستێکمان وەرگرتووە بۆ ئێستا بینی کە ماوەیەکە جەنابی کاقوبات لەسەر ئەدائی یان شێوازی بەڕێوەچوونی کارەکانی حکوومەت هەڵوێستی وەرگرتووە و بە ئاشکرا و بە وازحی نیگەرانیەکانی خۆمان گەیانێتە برادرانی پارتی و لایەنە سیاسیەکانیش وە لایەنە نێودەوڵەتەکانیش لەسەر ئەو بابەتانە ئێمە هیوادارین ینی ئەو بابەتانە چارەسەر بن و ئەو اتفاقی کە ئێمە هەمانە لەگە برادرانی پارتی لەسەر پێکهێنانی حکوومەت بۆ پێکهێنانی حکوومەت کە بەداخەوە وەکو پێویستکاری پێنەکراوەیان ئێمە نیگەرانی و گلەیمان هەیە لە شێوازی جێبەجێکردنی بە زووترین کات ئەو کێشانە چارەسەر بکرێت و ئەم ڕێڕەوی حکومڕانیە لە هەرێمی کوردستان ڕاستکرێتەوە بە شێوەیەک کە حکوومەت لە خزمەتی هەمووان بێ لە زاخۆ هەتا خانەقین خزمەت بکە بە باشی بۆ هەموو خەڵکی کوردستان و حکوومەتی هەموو خەڵکی کوردستان بێ حکوومەتی هاوڵاتی بێ حکوومەتی خزمەت گوزار بێ بێگومان منۆکەوتم حکوومەتی خۆمان ێزانین و خۆشمان بە خاوەنی حکوومەتەکە ئەزانین و پشتیوانیشی لێ ئەکەین بەڵام بە شێوەیەک کە وەکوتم بەو پێوەرانە بێ کە ئاماژەم پێدا ئێمە وەکوتم ئەو نیگەرانیانمان هەمووی داوەتە برادرانی پارتی و هیوادارین داهاتووە ینی بە زووترین کات ئەم کێشانە چارەسەر بکرێن چکە هەتامانەوەی ئەو کێشانە بە هەڵپەسێراوی و ئەم دۆخە بە هەڵپەسێراوی ڕۆژ بە ڕۆژ ینی ڕنگدانەوەی خراپە بێ و ڕەنگە ڕۆژ بە ڕۆژ کێشەی زیاتر دروست ئەو کێشانە گەێنراوە بە نوێنەری وڵاتانیش کە لێرەن مەسەلەن بە ناوی نێردەی وڵاتان یان باڵیۆز یان هەر وڵاتە و بە جۆرێک کە نوێنەری هێلارێمی کوردستان بێگومان ئەوانە هەمووی ئاگدارن و خۆشت و بینەراری بەڕێزیش ئاگایان لەیە کە نوێنەری نەتەوەی گرتوەکان لە عێراق چەندین جارە کە هۆشداری داوە لەو دۆخی کە هەیە کە دۆخێکی خراپە و بەرەو خراپە ڕواوارێمی کوردستان لە دۆخێکی خراپە و پێویستە بە زووترین کات خۆتان چاکەن خۆتان ڕێخەنەوە و حکوومەتەکەتان ڕێکخەنەوە ئەمە ینی قسەی نوێنەری نەتەوەی گرتوەکانە کە قسەی هەموو لایەنە نێودەوڵەتەکانیش باشە پەیوەندی یەکێتی هەندێک لە قسەکان هەندێک لە قسە بڵاوە کرێتەوە کە یەکێتی علاقەی لەگەڵ دنیای دەرەوە بە تەواوی پسراوە و لە گۆشێک قەتیسماوە پەیوەندی ئێوە و پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لانی کەم نێردەی وڵاتان یان وڵاتانی ئەوروپا یان نەتەوەی گرتوەکان یان ئەمریکا چییە؟ یەکێتی هێزێکی کاریگەرە لەسەر ئاستی سیاسی لە عێراق و لە ناوچەکە و لە جیهانیشە و یەکێتی خاوەنی پەیوەندیەکی زۆر تۆکمە و بەهێزە لە سەردەمی جەنابی مام جەلالەوە ئاساسی ئەو پەیوەندیانە دانراوە و لەسەر ئاستی نێردە نێودەوڵەتیەکان و سەفیرەکان و ئەو پەیوەندی ئەوە لایەنانی کە لە هەرێمی کوردستان هەن جەناب دەبینی ڕۆژانە کە لەگەڵ جەنابی سەرۆک و لەگەڵ جەنابی کاقوبات و ئەو هەموو ئەودانەی کە دێنە هەولێر زۆربەی کاک بافڵ و کاک قوباد و برادرانی مەکتەبی سیاسی ئەمەشە بینن و بیر و ڕاو سەرنجی یەکێتیش بۆوان زۆر گرنگە و هەمیشە بەلایەنەوە گرنگە گوێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بیر و بۆچوونەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بگرن و لە دەرەوەش ئێمە ڕۆژ بە ڕۆژ پەیوەندەکانمان لە گەشەکردن و لە بەهێزبوونە و من خۆم ئێستا بە حکمی ئەوەی بەرپرسی ناوەندەکانی دەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئاگام لێیە کە ئێستا لە قۆناغێکی نوێبوونەوە و ڕێخستنەوەی پەیوەندەکانی خۆمانی لە دەرەوە و چەندین پەیوەندی گرنگ و تۆکمە و بەهێزمان هەیە کە وەکوتم لە سەردەمی جەنابی مام جەلالەوە ئەساسی دانراوە ئێمەش ڕۆژ بە ڕۆژ گەشەی پێدەین. بەڵێ لەگەڵ لایەنە عێراقیەکان پەیوەندیەکی تۆکمەیان پەیوەندیشی ڕووکەشیە
پەیوەندیەکی تۆکمە و بەهێزە و یەکێتی یاریکەرێک و کارکتەرێکی سیاسی زۆر بەهێزە لەسەر ساحەی سیاسی عێراق و بەبەردەوام ئێستا لە بەغدا هەموو بڕیارە سیاسیەکان و هەموو دانیشتنەکان و هەموو کۆبنەوەکان کە بڕیارەتی گرنگ و چارەنووسی ئەدرێ و هەموو ئەو کۆبوونەوانەی کە بە هاتنی میوانە نێو دەوڵەتیە گرنگەکانەکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان وجودی هەیە و حزوری هەیە و قسەی هەیە و لە هەموو بڕیارەکانە شەریکە. باشە کاک پۆڵا باسی مەترسیەکانی سەر قواری هەرێمی کوردستان زۆرەکری کە بەڕێزش باس کرد کە بلاسقارد و نوێنە لێتۆگرتوەکە ئەوە زۆرێک لە دۆستەکانی کورد باسی ئەو بابەتە ئەکەن. گەورەترین مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان چی؟ من زۆر لە چاودێرانی سیاسی لێرەکە دوێنم ئەو پرسیاریان ئاراستەکەم بڵێن گەورەترین مەترسی خۆمانین. بێگومان گەورەترین مەترسی ئەو کێشە ناوخۆیانەی خۆمانە، گەورەترین مەترسی ئەو پەرتەوازەبوونەی ناوماڵی کورد گەورەترین مەترسیە. طبعاً بێگومان نەیار و ناحەزی زۆری ئەم قوارەیەش هەیە کە لە کەمینان بۆ پەلاماردانی ئەم قوارەیە یان لابردنی هەر لە شۆڤێنەکانی عێراقەوە بیگرە هەتا لایەنی ئیقلیمی وانەش هەیە کە ڕەنگەوە بێ. بەڵام ئێمە ئەگەر خۆمان بۆ خۆمان ناوماڵێکی تۆکمە و بەهێزمان هەبێ و بەو شێوازە پەرتەوازە نەبین، یەک دەنگ و کۆک بین، ئەتوانین بەسەر هەموو ئەو کێش و گرفتانە زاڵ و کەسیش ناتوانێت ببێتە خەتەر لەسەر قوارەکەمان. باش کاتە بەدیوێشترە و پرسیارە بکەین ئەگەر یەکێتی بۆ خۆی بەتەنیا بەهێز بێ و بەڵام بەردەوام کێشەی لەگەڵ پارتی هەبێ یان بتوانەوە پارتی بەهێز بێ و کێشەی لەگەڵ یەکێتی هەبێ، ئەمە هەر کاریگەر لەسەر قواری هەرێمی کوردستان نابێ؟ بەگومان هەبێت. ئێمە وەکوتم لەگەڵ پارتی دوو هێزی سەرەکین لە هەرێمی کوردستانە هەتا ناکۆکی و کێشە و گیرگرفتەکانمان زیاتر بن هەتا ڕنگدانەوەی خراپی لەسەر استقراری هەرێمی کوردستانە بێت. پێت وایە تێکە بێ لە بەغدا لە گۆڕینی دەستور لە بابەتی تر مەسەلەن دژی هەرێمی کوردستان و دژی ئەو قوارێ بێ هەوڵی بچووکردنەوەی بدات؟ بێگومان هەیە، بێگومان هەیە. بۆیە ئێمە لە هەوڵی ئەوەیان ئەڵێن بە زووترین کات ینی ئەمە خۆمان کۆکەینەوە، خۆمان ڕێکخین، کێشە و گیرگرفتەکانمان چارەسەرکەین و ئەم دەست پێشخەریەی جەنابی سەرۆک کاک بافڵ لە خۆڕانیە خۆیش لە هەستکردنە بەو هەموو کێشە و ململانیە لە هەستکردنە بەو مەترسیانی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە. ئەو وجودی کاک بافڵ بەردەوام یان بە زۆری لە بەغدا پەیوەندی بە مەترسیانەوە هەیە؟ بێگومان وونی کاک بافڵ لە بەغدا ڕۆڵێکی زۆر کاریگەر و گرنگە بینێ بۆی لە نزیکەوە هەمیشە ئاگداری دۆخی سیاسی عێراق بێ، ئاگاداری ئەو هەموو پلان و ئامرانە بێ کە لە لایەن هەندێک لە ناحەزانی خەڵکی کوردستانەوە بەبەردەوام لە خەریکی ئەوەن. بەڵام لە هەمان کاتیشا ئێمە دۆست و پشتیوانی باشیشمان هەیە و دۆستی چاکیشمان هەیە کە داکۆکیمان لێ ئەکا. بەڵام لە هەموو ئەوانە گرنگتر ناوماڵی کورد لە هەموو شتێک گرنگترە بۆ ئەوەی کە ئەم قوارەیە و ئەم هەرێمە پارێزراو بێ. باشە کە ئەو هەموو تەکیدە و کە هەموو شتە باشانە پەیوەندی بە تەبایی ناوماڵی کورد هەیە، بەڵام بەبێ دەست بادان و بەبێ مؤامرەکردن لە یەکتر بۆچی تا ئێستا یەکێتی و پارتی کۆ نابنەوە؟ یعنی هێتا بەیانی قەراری کۆبنەوەیەکە بوو بۆ هەڵبژاردن کۆبنەوەی دووەم ئەوش دواخرە. بڵێ من پێم وایە ئەمە دوو جارە یەکێتی ئەو دەست پێشخەریە ئەکا بۆ کۆبنەوە و هەنگاونان بۆ سەرکردنی کێشەکان. پێویستە برادرانی پارتیش ینی مووقفی خۆیان یەکلا بکەنەوە. ئەی تەقسیری لە خۆتان نابینن؟ ئێمە هەموو ئامادەیەکمان دەربڕیەوە بۆ ئەوی کێشەکان چارەسەر بکەین و هەموو ئامادەیەکشمان تایە لە پێناو بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستان هەموو هەنگاوێک بنین بەو پەڕی شانازیشەوە، ینی نە بە بچووکی ئەزانین و نە بە تەنازولی ئەزانین لە پێناوی میلەتەکی خۆمانە. بەڵام وەکو وتم چەپڵە بەدەستێک لێ نادرێ و ئەبێ برادرانی پارتیش لە خەتەری و لە هەستیاری ئەم دۆخە تێبگەن بۆ هەرێمی کوردستان و لە هەموو ئەو وەزعانەی کە هەیە بەلاوە بنێن بەرژەوەندی حزبی و یان ئەو هەندێ وەکو چۆن ئەڵێ تەعانوتی سیاسی و ئەوانە چکەوەنە بەڕاستی لە سیاسەتە هین نییە. ینی بەرژەوەندی خەڵکی کوردستانە بێ لە سەروی هەموو بەرژەوەندیەکی حزبی و شخصی و ئەوانەوە بێ و ئەگەر ڕۆژێک سەعاتێک زووتر ئەو کێشانە چارەسەرکردن بۆ خەڵکی کوردستان باشتر. قسێکی لەلای مەسەلەن تێجاهێکی پارتی کاڵێ ئیلا لە کاتێکا لەگەڵ ڕێکەوم کە ببی بە پاشکۆم یەکێتی هیچ وەختێکەوە قبوڵەکە؟ نەخێر
ئەوە ئەبێ ئەو عقلێتە ینی نەمێنێ ئێمە پاشکۆ و پاشکۆیی نییە ئێمە دوو شەریکین لەم هەرێمە و دوو هێزی سەرکین لەم هەرێمە شەریکین لە حکوومەت ئیتیفاقێکمان هەیە بۆ حکومڕانی لە هەرێمە بۆ دروستکردنی حکوومەت ئەمە وەکو دوو هێزی سەرەکی لە کوردستانە وەکو دوو هێزی و پەیمان و شەریک لە حکوومەت و وەکو دوو هێزی بڵێن پێکەوە لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستان کار بکەین نەک وەکو شەریک وەکو پاشکۆ و ئەوەی کە ئەو دەستەواژانە شکێکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لە قۆناغێکایە نە پاشکۆی کەس قبوڵەکەوە نە کەسیش بە پاشکۆی خۆی ئەزانێ ئێمە ئەمانەوێ حکومڕانێکی تەندروست هەبێ و ئەمانەیە ژیانێکی سیاسی ئارام ژینگەیەکی سیاسی ئارام لەم هەرێمی کوردستانە هەبێ کە هەر کەسێ بۆ خۆی ئازادانە کاری سیاسی خۆی بکە بەڵام حکوومەت بێ و حزب بێ حکوومەت لە خزمەتی خەڵکا بێ و خەریکی خزمەتکردنی خەڵک بێ حزبیش خەریکی ململانی سیاسی خۆی بێ و شتێکی ئاساییە لەگەڵ پارتی ئێمە لەگەڵ لایەنەکانی تر بیرڕای جیاوازمان هەبێ ململانی سیاسیمان هەبێ هەر کەسێ هەوڵ بۆ خۆی بە گەشە بکە و لە انتخاباتدا سەرکەوتوو بێ و لەوەی تر باشتر بێ ئەمە ئاساییە بەڵام نابێ ئەوە تێکەڵ بە ژیان و گوزارانی خەڵک. دو سەرنجی کاک پۆڵە من جارێکی تر لە یادی ئەم ڕاپەڕینە مەزنەدا سەری ڕێز و نەوازش بۆ ڕوحی پاکی سەرجەم شەهیدانی کوردستان بە تایبەتی شەهیدانی ڕاپەڕین و هەموو ئەو پێشمەرگە قارەمانانەی کە بەشدار بوون لە ڕاپەڕین و هەموو ڕێخستانەی کە لە ئامادەکردن بۆ ڕاپەڕین و لە ڕاپەڕینە بەشدار بوون و هەموو ئەو سەرکردانەی کە جنابی مامجلال جنابی کاک نوشیروان کە داینەمۆ و ڕێکخەر و بزوێنەری ڕاپەڕین بوون سەری ڕێز و نوازشیان بۆ دانێنم هیوادارم کە ئێمە بتوانین تەواوکەری ڕێگەکەیان بین و بتوانین گەشە بە و ڕێبازە بدەین ئەوەی پێمان بکرێ بتوانین ئەو ڕێبازە جوانتر و گەشاوەتر. زۆر سپاس بۆ بەڕێز پۆڵاسیرۆن تاڵەبانی دای مەکتەبی سیاسی شێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ دەرفەت سپاس. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردنە بۆ لایەکتان بەخوای گەورە سپێرین خواتانە.